لاڵقێم جارە دەمانێت مامۆستایەکی تری پایابەرز و مامۆستایەکی خانەدان و مامۆستایەکی پڕ لە عیلم و معریفەت و زانای ئەم کوردستانە ئاشنای ئەوەی ئەزیز و خۆشەویستکەین. ئەویش ڕێزدار جەنابی مامۆستا مەلات تاهای کۆڕێن. دیارە مامۆستا یەک بۆ لەو کەسانی کە خەڵکێکی زۆر چاکی دروست کردی، خەڵکێکی زۆر مهم، عالمی زۆر چاک، چه ئەوانەی کە ئیجازەی پێدان و ئیجازیان لە خزمەتی مامۆستای وەرگرتووە، چه ئەوانەش کە ئیجازیان وەرنەگرتووە بەڵام لە خزمەتیان خوێندە کە کۆمەڵە مامۆستایەکی زۆر بەناوبانگن لە هەموو کوردستان. وەکو ئێستا نەبوو برێن مامۆستا بیل لە ژیانی دنیای بکەتەوە لە دوا ڕۆژدا لە مستەقبەل چی هەیە چی نییە، ئیمکانیاتی چییە، مادیاتی چییە، بیری لەو مۆزوعی ناکردەوە. تەنها بیری مامۆستای لەوەی بوو دوو فەقێ دوو تەلەبە پێ بگەینی لە دوا ڕۆژدا ئەو عیلمەوی نەفەوتێتن و بۆ خەڵکی بڵاو بکرێتەوە. مامۆستا بە حەقیقەت بێ لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خزمەت گوزاری بە خەڵکی کۆڕێ هەموو جوهدێکی سەرفە کرد. ئەگەر یەک لێک عادز بوو باو ئەو شتانە پێشی دەینانەوە موساڵەحەی پێدەکردن. پلەی مامۆستای دەتوانم برێم لە ناحیە عیلم نارێم مەلای و چیوی نەبووینە بە زۆر کەم بوو لەبەر ئەوە پیاوەکی کتێبی نەبوو هەمووی تقریبا لە سینج یعنی هەرچی ئەتوو بتخین بەوە معنای لێ دەداوە. علمي حتى علمي استرلابو ربع شيء لزاني كعلمي فلكياتا جارك لين سؤال كد قلت له كود زاني عمليش لزاني بنا شي بيوبو هنا سرختكي قلت ساعات اون دي تماشى ساعات شي نازاني يعني ساعاتي لكن نبو هنجي داخل سنه راس درتو